محمود ئەحمەد هاوڵاتیەکی شاری سلێمانیە ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژە پڕئازارەکان بۆ ئەو بنەماڵەکەی بەو پێی ڕۆژی جیهانی پەنابەرانە. محمود لە ڕێگەی پەنابەری و کۆچکردندا 4 کەس لە ئەندامانی بنەماڵەکەی لەدەستداوە و تەنها تەرمی دوانیانی پێگەشتوتەوە. ئێستا چاوەڕێی تەرمی ئەوانی دیکەیە، بەڵام هێشتا چارەنووسی برا و برازاکەی بە نادیاری ماوەتەوە. خێزانێک لەدەستداوە 5 سەرخێزانەیە کچی 5 ساڵی دەرچووە. ماڵی برایەکمەوە براژنەکەم و کچی 5 ساڵانەی خینکە لەسەر ئەرکی خۆمان تەرمەگەمان هێنایەوە بەبێ هیچ ڕێکخراوێک هیچ کەسێک و حکوومەتێک هاوکاری ئێمە بکە و داواشمان کرد ئێمە لە سەرۆکی وەزیری کۆچبەران داواشمان کرد، هیچیان بۆ نەکردین، بەس ئێمە لەسەر ئەرکی خۆمان تەرمەکانمان هێنایەوە. برایەکم و برازایەکم کە ساش بێ سەرشوێن لە 29 2015ەوە تا ئێستا هیچ هەواڵێک هیچ ئەسەرێکیان نییە. لە ڕۆژی جیهانی پەنابەراندا فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراق ئاشکرای کرد ڕەوشی پەنابەرانی کورد زۆر خراپە و لە ڕێگەی کۆچبەریشدا ڕوبەڕووی کارەساتی مرۆیی و چەندان تەنگەژە دەبنەوە سەبارەت بە گێڕانەوەی تەرمی کۆچبەران و گەڕان بە دوای بێسەر و شوێن بووەکاندا. فیدراسیۆنەکە ڕای دەگەێنێت حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هاوکاری کەسوکاری کۆچبەران و ڕێکخراوەکان ناکات. بە شێوەی فەرمی و بە شێوەی ڕسمی داوامان لە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانیش کردووە. خۆشان ڕووداوەکان ئەبینێن و ئەشی بیستن زۆر جار بۆ زانیاری وەرگرتنەوەی زانیاری پەیوەندی بە ئێمەوە ئەکەن، بەڵام وەکو شتێک هەنگاوێکیان نابێت سەبارەت بە بێسەر و شوێنبووەکان نەخێت، هیچ هەنگاوێکیان نەناوە مەعەدا ئەوەیە کە کەسوکاری قوربانەکان بە هاوکاری ئێمە لەگەڵ ئەو سەنتەری مایکرۆجین کە ئەو سەنتەرە باوەڕپێکراوە پشکنینمان چکە نردووە لە دەرەنجامی و پشکنیانە کۆمەڵێک لە بێسەر و شوێنبووەکان بەداخەوە بە تەرمی دۆزیمانەتەوە. گەڕان بە دوای تەرمەکان و ناسینەوەیان بۆ ڕێکخراوەکان زۆر ئەستەمە، بە تایبەت ئەو تەرمانەی کە لاوەکاندا تێک دەچن یان دەبنە خۆراکی ماسیەکان. هەر بۆیە فیدراسیۆنەکە بە هاوکاری سەنتەری مایکرۆجین بیریان لە وەرگرتنی نمونەی DNA کە سوکاری کۆچبەران کردووەتەوە. ئێمە بە پەلە DNA پرۆفایلمان بۆ کرد و ڕەوانەی یۆنان کرا، سیویەکی مانگ لاشەکەی گەڕایەوە بۆ زاخۆ، لە زاخۆ خەڵکی زاخۆ بوو، لە زاخۆ نێژرا. ینی ژمارەکە ینی تا ئێت ڕۆژانە فیدراسیۆن پەیوەندیمان پێوەکەن عائیلەیەک هەیە کەسیان ون بووە لە بینی تورکیا و بولگاریا بێ، لە بینی تورکیا و یۆنان بێ، لە بینی ئێمە لێرە DNA بۆ دایکی یا باوکی یا کەسوکاری ئەەکەین ئەنێردێت بۆ یا یۆنان و یا بولگاریا. فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراق لە سلێمانی ڕای دەگەێنێت تەنها لە ساڵی 2017دا زیاتر لە 64,000 هاوڵاتی عێراقی داوای مافی پەنابەرێتیان لە 46 وڵاتی جیهان کردووە. لەو ساڵەشدا 59 هاوڵاتی گیانیان لەدەستداوە، لەو ڕێژەیەش 25 کەسیان تەرمەکەیان گەڕێنراوەتەوە و 34 کەسی دیکەشیان بێسەر و شوێن بوون. لەو نێوەندەشدا هەمووان دەڵێن حکوومەتی هەرێم و عێراق بە هیچ شێوەیەک هاوکاری کەسوکاری پەنابەران ناکات بۆ گێڕانەوە و دۆزینەوەی تەرمی پەنابەران. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.